2016 تورکیا چەند ئۆپراسیۆنێکی بۆ باکووری سووریا ئەنجامدا و لە ئەنجامی ئەو ئۆپراسیۆنەدا توانی چەند ناوچە و شارێک لە باکووری سووریا بکاتە ژێر هەژمونی سیاست و حکومڕانی خۆیەوە کە لە ئێستادا سوپای تورکیا لەو ناوچانەدا دیشتەجێ بوون. لە 2018دا بە هەمان شێوە سوپای تورکیا ڕایگەیاند کە ئۆپراسیۆنێک بۆ باکووری سووریا دەست پێ دەکەنەوە و لە ئەنجامدا چەند ناوچەیەکی لەو ناوچانەیش کە شاری کوردی بوون لە ڕۆژەڤای کوردستان کەوتنە ژێرهەژمونی حکومڕانی حکومەتی تورکیاوە. لە 2019دا بەپێی ڕێکەوتنێک ئەم هێرشانە یاخود ئەم ئۆپراسیۆنانی تورکیا بە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا ڕاگیران، بەڵام دووبارە لە ئێستادا دەستی کردوتەوە یاخود زەنگی مەترسی یاخود زەنگی ئۆپراسیۆنی سەربازی دووبارە بۆ ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا دەست پێ دەکاتەوە. دیارە ماوەیەکە هەرچەندە تورکیا لە کۆبوونەوەیەکی تایبەت لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ڕایگەیاند کە ئەو دووبارە یاخود تورکیا دووبارە هێرش و ئۆپراسیۆن دەست پێ دەکاتەوە. ئەمریکا بە شێوەیەکی گشتی دژی ئەم ئۆپراسیۆن و لەشکرکێشیانەی تورکیا وەستاوەتەوە، بەڵام تورکیا سوورە لەسەر ئەوەی باقوڵای 30 کیلۆمەتر بچێتە نێو خاکی سووریا و باکووری سووریا بە دیاریکراوی چەند ناوچە و شارێکی ڕۆژاوای کوردستان. لەسەر ئەم بابەتە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم. میوانەکەم بەڕێز عەبدولقادر هەرکیە کە بەڕێزیان توێژەری ئەبری و استراتیژین، ڕاستەوخۆ بە ڕێگەی سکایپ لە خەباتەوە میوانی من دەبن. کاک عەبدولقادر سپاس بۆ ئامادەبوون. سەرنجی جەنابەت لەسەر ئەم ئۆپەراسیۆنی تورکیا چییە؟ زۆر سپاس ڕێستان باش. ئەوەی کە وێنا دەکرێتن بەڕاستی دووبارە ڕژێمی تورکیا دەستی کردووە بە کۆمەڵی هەڕەشە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا کە عرب گوتنی عادەت حەلیمە إلى عاداتها القديمة. ئەوەی کە دیاری دەکرێتن لە ماوەی ڕابردوو تورکیا چەند ئۆپەراسیۆنێکی لە باکووری عێراق لە هەرێمی کوردستان و لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەنجام داوە کە ئامانجەکانی لێی ئامانجەکانێکی چەند ئامانجێکی چەند کێک لە ڕەهەندەکان ئەکرێ باستەوە بکەین کە تورکیا لە 2023 هەڵبژاردنێکی نێوخۆیی لە پێشا کە ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردننی سەدە بۆ تورکیا ناوزەت دەکرێت لەبەر ئەوەی ئەردۆگان ئەگەر بتوانێت زۆرینەی پەرلەمانی لە ناو تورکیادا بەدەست بێنێت لەوانەیە قۆناغی دووەمی پلانەکانی دەست بە جێبەجێکردنی دەکاتن. ڕەهەندێکی تری ئەوەیە کە ئەردۆگان لە ماوەی دوای 2010ەوە دەست بە هێرشێکی گەورەی زەمینی کردووە بۆ سەر پەکەکە هەم لە هەرێمی کوردستان لە ناوچەکانی مەتین، ئاواشین، باسییان و گارە کە قوڵایەکی زۆری هەبوو. بەم دواییە قوڵایەکی زیاتریشی بڕی بۆ سنووری چەمچەماڵ و مەغمور چەند جارێک. ئەوە لە عێراق. ئەوەی لە سووریا کە بینیمان لە ماوەی ڕابردوو لە چلە زەیتون توانی هەندێک لە ناوچە داگیر بکاتن. ئامانجی سەرەکی لەم پرۆسێ سەربازیەی کە تورکیا لە سووریا ئەنجامی دەداتن خۆی ناودەنێ بە بڕینی دەستی پەکەکە یان بە کۆلیدۆری تێرۆر بۆ پەکەکەی ناودەبا. ئەمە تا چەند سەرکەوتووە دەتوانین بڵێن لە بنبڕکردن یاخود لە کۆتا ساتەکانی سەرکەوتنی دژی داعش لە سووریادا تورکیا ئۆپەراسیۆنی جەرابلس عەزاز بابی دەست پێ کرد کە توانی بە قوڵایی زیاتر لە 30 کیلۆمتر هەتا نزیک منبج ئۆپەراسیۆنێک ئەنجام بدا کە ئەو کاتی چاوی بڕبووە هەم منبج هەم تەلڕەفعەت کە لەو کاتیدا نەیتوانی بەدەستی بخاتن. لە قۆناغی دواتر ئەوە بوو هێرشی بردە سەر عەفرین، توانی عەفرین کۆنتڕۆڵکە بە قوڵایی زیاتر لە 18 کیلۆمتر توانی تا دەوروبەری حەلەبیش بێتە پێشێ کە لە حەلەبیش ئێمە دەزانین ناوچەیەکی کوردنشین و لەژێر دەسەڵاتداریەتی قەسەدە یان پەیادە یان یەپەگەدایە. ئەمە توانی تا ڕادەیەک ئەم کارانە بکە، بەڵام دواتر کە لە ڕووی نێودەوڵەتیەوە پەچەکردداری ئەو
کاردانەوەی باسی لە نەوای ئارامی سووری کرد کە یەکێک لە داواکاریەکانی بوو لە دانیشتنەکەی ئاستانە لەگەڵ رووسیا لەسەر چەند خاڵێک پێک هاتن کە ئێستاش داوای جێبەجێکردنی ئەو خاڵە دەکاتن. بەڵام بەڕای من تەنها قوڵایی 30 کیلومتری گرێسپی و ئەو ناوچانەی کە لە ماوەی ڕابردوو لە ئۆپەراسیۆنەکەی پێشتر داگیری کردبوو بەشی ناکە، ئێستا چاوی لەوەیە زیاتر بێتە پێش بۆەوەی ئەو پشتێنە ئەمنیەی لە دەستپێکی سێگۆشەی عێراق، سووریا، تورکیا تا دەگاتە سنووری جەرابلس و عەزاز و باب ئەوانە بە تەواوی کۆنتترۆل بکە بۆ ئەوەی بتوانێت بە قوڵایی 30 کیلومتر بتوانی بە تەواوەتی بنکە و بارەگاکانی قەسەدە یان باشتر بنێم یەپەگا تێک بشکێنێ و خۆی ئامادە بکە بۆ قۆناغی دواتر لەبەرەوەی بێگومان ئەو قۆناغی یەکەم نیە، قۆناغەکانی تریشی بەدووادا دەزانین لە 2010 یەپەگا کە لەو کاتەدا توانیان 58 ڕۆژ ڕوبەڕووی ئۆپەراسیۆنەکانی تورکیا ڕابوەستن، بەڵام دوجار تورکیا توانی پێگەی خۆی هەژمونی خۆی لەو ناوچانی کە لەژێر دەسەڵاتی یەپەگەدا بوو هەژمونی خۆی بە تەواوی جێگیر بکات. ئەم جارە پێتان وایە کە بتوان هەمان بەرگری لەو ناوچانە بکرێتەوە؟ ئەزانی ئێستا دۆخەکە کەمێک گۆڕاوە. ئێستا من ئەم بابەتە دەگەڕێنمەوە بۆ ئەو پشگیریە نێودەوڵەتیەی کە لە قەسەدا دەکرێت، لە پەیدە دەکرێت لە ئاستی نێودەوڵەتیەوە. ئێستا ئەو کات ئیدارەی ترامپ و ئێستا ئیدارەی بایدنە، ئەم ئیدارە خودی خۆی ئەو کات لە ناو ئیدارەی بایدنیش کۆماریەکان زۆر پشگیری ئەو پلانەی ئەو پەچەکردارە زۆر لاوازەی ترامپیان نەکرد ئەو کات کە بۆڵتون لە بەشێک لە کتابەکەی خۆیدا باسەوە دەکات دوای بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریادا کە بە پێی نووسراوێک بە ترامپمان ڕاگەیاند بوو کە زیاتر کەمتر لە 200 سەربازی ئەمریکی لە سووریادا ماوەن، ئەو کات نزیکەی 2000 سەرباز لەوێدا مابوون. ئێستا فشارەکان بۆ سەر تورکیا زیاترە، بەڵام لەو بەریش هاوتەریبیەکی نێودەوڵەتی لەگەر تورکیا دەبیندرێت لەوەی کە فشار لەسەر تورکیا کەمێک کەمترە لەوەی کە رووسیا ئێستا کەمتر پاڵپشتی کوردەکان دەکا لەبەر ئەوەی کارتی دەراوەکانی بداردانە و فۆسفۆر لەدەست تورکیایە و دەتوانێت بە شێوەکان پاڵپشتی لۆژستی لە دەریای ڕەش لەسەر رووسیەکان کەم بکاتەوە، شاریان بخێتەسەر لەبەرەوەی رووسیا کەمێک لاوازترە. ئێران ئێستا لەبەر کێشە ناوخۆیەکانی کەمێک لاوازتر لە سووریا و لە ڕووی زەمینیشەوە دەستی بەو شوێن و ناوچانە ناگەکە ڕووبەری بەریەککەوتنن لە نێوان ئەو هێزانەی ئێران کە لە سووریادا مستەقڕن جێگیرن لەبەر تەواجودی هێزەکانی ئەمریکا. من پێم وانە زۆر گۆڕانکاری لە شێوازی ڕوبەڕووبوونەوە هەڵوێستەکانی ئەمریکا تا ئێستا بەپی پێویست بووە، هەڵوێستێکی جددینە بۆ جگە لەو بەیاننامانی کە دەریەکات بوون منە هەروەزیری دەرەوەی ئەمریکان تۆنی بلینکن باسی لەوە کردووە کە ئەو هێرشانی تورکیا بۆ سنوورانە دەبێتەوەی ناسەقامگیری ئەمنی لەو سنوورانەدا. ئەمە کافیە؟ ئەمە بەسە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو ئۆپەراسیۆنانی تورکیا بوەستێتەوە نەتەوەی گرتوەکان؟ نەخێر بە هیچ شێوەیەک. ئێمە بینین لەسەر زاری بلینکن باز لەوە دەکاتن کە لەوانەیە کۆنگرەی ئەمریکی دەست بە هەڵوێست وەرگرێ و کۆمەڵێک ئابلوقا لەسەر تورکیا دابنێتن لەسەر زەوی هەڕەشەیەکی بەو شێوە لەگەر لەسەر تورکیانیە بن. دەتوانین بڵێم ئێوە ئەم ئۆپەراسیۆنە ئەگەر لە حاڵەتی ئەنجامدانیدا کردنەوەیەکە بۆ پەچەکردارەکانی رووسیا و ئەمریکا لە سووریادا بۆ ئەوی بزانن هەر نەبێت تورکیا بزانێت لە ماوەی داهاتوو بۆ درێژە پێدانی ئۆپەراسیۆنەکانی تا چەند دەتوانێت چاوەڕێی پەچەکرداری تون لە رووسیا و لە تورکیا بێ. من پێم وایە ئەمریکا هەر ڕێژەدارکردنی پرۆگرامی F-35 ئەفرۆکەی F-35 پاڵپشتیکردنی سیستەمی پاتریۆتی ئەمریکی لە بنکەی ئەنجەرلیک و تورکیا، هەر ئەمانە بێتون یان ڕێژەدارکردن یان چارچێوەدارکردنی هەناردەی بازرگانی
و کشت و کاڵی تورکیا بۆ ئەمریکا بێت باوەڕ ناکەم پەچەکرداریەکی زیاتر و لە هەموو حاڵەتێکدا بەڕای من دووبارە کورد بە تەنیا بەجێ دەیەڵێتەوە لە بەرامبەر ئەو هێزە گەورەی تورکیا. باشە لە ئۆپەراسیۆنی پێشتری 2010 کۆتاییەکانی 2010 بوو کە ئەمریکا بە هەموو شێوەیەک ئیدانی ئەوەی دەکرد کە تورکیا تەنانەت ئەم ساڵانی کۆتاییش کە تورکیا فڕۆکەی F400 رووسی بکڕێت بەڵام لە سەروبەندی هێرشەکانی بوو بۆ باکوور بۆ باکووری سووریا بەڵام فڕۆکەکانی کڕی و توانیشی ئۆپەراسیۆنەکانی لەو داوچانەدا ئەنجام بات. ئەم جارە پێتان وایە یاخود ئەو لێکدانەوانی کە دەکرێت کێ هاوکاری تورکیا دەبێت یاخود چی پێویست دەبێت لە ڕووی پێداویستی لۆجستی بۆ ئەم جۆر ئۆپەراسیۆنانە هاوکاریەکان بە شێوەیەکی گشتی تورکیا ڕاستەوخۆیان ناڕاستەخۆ لەلایەن کێوە پێی دەگات؟ خاتوێوی S400 سیستەمی بەرگریە فڕۆکە نییە. بەڵێ ئەمەی کە کێشەی فڕۆکەیە لە تورکیا کێشەی فڕۆکەی F35 ئەمریکی بوو کە پرۆگرامی F35 ماوەی زیاتر لە 18 مانگ بۆ 5 ساڵ دەخایەنێ بۆ ئەوی بتوانی سیستەمی فڕۆکەی F35 بە تاوەتی پێی بدرێتن. لە ڕووی هاوکاری بۆ تورکیا کە باست کرد هەروەک جەنابتان ئاگادارن لە ماوەی ڕابردوو تورکیا بربەستێکی بۆ بە ئەندامبوونی فنلەندا و سوید لە ناتۆ دروست کردووە. ئەمە و دوێنێ فنلەندا و سوید تا ڕادەیەک دەتوانین بڵێن کێشەکە لەکوێ سەری هەڵداوە لەوێ سەری هەڵداوە کە ئەوروپا بەگشتی ئامادە نییە پەیەدا و قەسەدا لە چوارچێوەی پەکەکە بە بزودنەوەیەکی تەرۆریستی بناسێت. قەسەدا ئێستا لە چوارچێ پەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕۆلێکی زۆر گرنگ دەگێڕن لە لای هەموو جیهانیانیش بەهێزێکی زۆر خۆشەویست و دڵنشین لە قەڵام دراوە. ئەمە لە لای تورکیا باوەڕپێکرا و نییە هەتا لە ساڵ 2015 بینیمان کە خودی ئەردۆغان لە فڕۆکەخانەی کلیس باسی لەوە کرد کە ئەمریکیەکان ئێستا خەلیکی ئەوان فێڵمان لێ دەکەن پەیادا هەمان ئەو پەکەکەیە بەڵام ناو شێواز و ڕەنگی گۆڕاوە ئەگەنە بە هەمان بزاوی ئاپۆچێت و بە هەمان بیر و بۆچوون کار دەکەن و دەبێت ئێمە لە چوارچێوەی ڕێکەوتن نامەی ئەڵنە لە ساری 1990 مافیەوە بە خۆمان دەدەین کە بینە ناوخاکی سووریا ئۆپراسیۆنە دژی ئەنجام بدەین. بەنە بزات پرسیارەکەی جەنابێت فنلەندا و سوید ئێستا دوێنێ ڕاگەاندراوەکیان بڵاو کردوتەوە کە دەڵێ ئێمە بە نسبەت بزاوی پەکەکە بزوتنەوەی پەکەکە یان هێزی پەکەکە یان ئەو هێرشانەی کە تورکیا لە بەرامبەر پەکەکە ئەنجامی دەداتن لە دەرەوەی خاکی سوید و فنلەندا ئامادەین هەموو شێوە هاوکاریەک بکەین لە سووریا و لە عێراقدا. بەڵام ئێمە ناتوانین ئەگەر هاوڵاتیەکی دەرەوەی سویدی یان سویدی یان پەنابەرێک لە ناو خاکی سوید و فنلەندادا ئەگەر جگە لە ئەگەر هیچ یەکتر بڕ یا بزاوێکی نایاسایی کە ناو لە دژی یاسای فنلەندا و سویدا هەبێتن بە هیچ شێوەیەک ناتوانین ڕێگری بین یان داوای یاسایی لەسەر تۆمار بکرێت یان دەستە سەر هاوکاری تورکیا دەکرێت لەم ئۆپەراسیۆنانەیە؟ بەڵێ پێشتریش باسمان کرد لە ساڵی 2010 ئەو کاتێک کە هێرش کرایە سەر ئەو کاتێک کە هێرش کرایە سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەو کات فنلەندا و سوید پاڵپشتی لۆجستی و چەکیان بۆ تورکیا بڕی ئەو کات. ئێستا لەم بەیاننامەدا هاتووە کە فنلەندا و سوید ئامادەن دووبارە ئەم یارمەتیانە ئەم ڕێکەوتنامە دووبارە بیخەنە بواری جێبەجێکردن پاڵپشتیان دەکەین بەڵام تەنها لە عێراق و سووریادا لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەی تورکیا لەگەل پەکەکە نەک ئەوەی کە بڕگەی دووەمی داواکاریەکانی تورکیا لە فنلەندا و سوید ئەوەیە کە ڕاستەوخۆ دەست لە کاروباری ناوخۆی وڵاتی فنلەندا و سوید ئەنجام بدە کە ئەمە قوڵ کراوە نیە لەلایەن ئەردۆغان باسی لەوە کرد کە لەوتەکانی پێشتری نزیکی هەفتەیەک بەر لە ئێستا باسی لەوە کرد کە ئەو سنوورانە مەترسین بۆ ئاسایشی تورکیا. ئەو سنوورانە چ مەترسیەکن بۆ ئاسایشی تورکیا؟ قوڵایی ئەم 30 کیلۆمەتری کە تورکیا باسی دەکات چ ئامانجێک بە دیاریکراوی ئەپێکێ بۆ تورکیا؟
ئەزانی خاتوێوی کێشەی گەورەی تورکیا ئەوەیە ینی کۆی ئەو ئۆپەراسیۆنان لەژێر چەتری دژایەتی کورد لە ناویشیاندا پەکەکە ئەنجام دەدرێتن. هەر وەک دەزانین ڕوبەڕووبوونەوە سەربازیەکانی تورکیا و پەکەکە ماوەیەکی زیاتر لە 40 ساڵ دەخایەنێت. ئێستا تورکیا بەباشی ئەوە دەزانێت کە پەروەردەبوونی ئەو سیستەمە ئەو کیانە کوردیەی لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریادا کە کیانی کوردی ستاتۆی کوردی لەم چەند کانتۆنەکە خۆی دەبینێتەوە، ئەمە هەڕەشەیەکی داهاتوویە هەمیشەش ئەم شەریتە کوردیە ئەم کیانە کوردیە لە باکووری سووریا بە کۆلیدۆری تێرۆر ناو دەبات. کۆی ئەو ئۆپەراسیۆنانە و ڕێکەوتنانەی کە لە ئەدلبی سووریاش ئەنجامیدا تورکیا کە بریتی بوو لە دانانی 12 دوای 16 خاڵی دواتر 16 خاڵی چاودێریکردن بریتی بوو لەوەی کە کورد دەستی بە ئاو دەریای ناوەڕاست نەگاتن. مەترسیەکان چین؟ ئێستا کە باز لە 30 کیلۆمتر قوڵایی لە ناو خاکی سووریا دەکات. ئەگەر جوانی سەیری بکەین سەری نەخشە بکەین لە دەستپێکی خاڵی سێگۆشە ئەگەر بێوێ 30 کیلۆمتر خاڵێکی هێڵێکی شتونی دروست بکاتن 30 کیلۆمتر ئەگەر بیاوێ لەوێ بێتە ناو سووریا بڕ لەگەر ئەو هێلەی کە باسی دەکا هێڵی پشتیوانی پەکەکە لە باشووری کوردستان بۆ ڕۆژئاوای کوردستان کە بە تەواوەتی دەتوانی خاڵێکی زۆر بەهێز بێ بۆ تورکیا بۆەوەی خاڵێکی پشتێنی پشتیوانی لۆژستی پەکەکە بۆ سووریا لە شنگالەوە دەبەستێ. ئەوە کێشەیەکی گەورە بۆ تورکیا بۆ پەکەکە دروست دەکات پاڵپشتێکی زۆر گەورە بوو ئەو هێزانە و پلانی داهاتووی تورکیا هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژاوای کوردستان. باش لوتێکی دیکەی ئەردۆغان کە باسی لێوە کرد ئەویژەوە بوو کە بەر لە ئۆپەراسیۆنەکە هەوڵ دەدەن لەگەڵ نارەکانیاندا گفتوگۆ بکەن بۆ مناقەشە و گفتوگۆ بێت لەسەر چۆنێتی ئۆپەراسیۆنەکە یاخود ئەوەی کە قەناعەتیان پێبێنێت و چۆنێتی ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکە و بێدەنگکردن. نارەکانی تورکیا بە دیاریکراوی کن مەبەستی لە کێیەکە گفتوگۆیان لەگەڵاکە؟ قاتوێ بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەمسەربەندیەکی گەورە لە گۆڕێ هەیە. یەکێک لەو نەیارانەی کە تورکیا باسی لێ دەکاتن لە ڕووی سیاسیەوە ئێستا عەرەبستانی سعودیە دەیەوێ ئێستا تورکیا دەیەوێ لە سووریادا گفتوگۆی لەگەڵ ئێران هەبێت کە لە ڕووی زەمینیەوە دەستی بەو سنوورانە ناگا یعنی ڕوبەری بەریەکەوتن نین لەگەڵ ئێران. رووسیا یەکێک لە نەیارەکانە یەکێک لە ڕکابەرەکانە لە سووریادا کە تورکیا دەیەوێت دانوستاندنێکی لەگەڵ بکاتن لە نەخشەی داهاتووی سووریادا جێی پێی خۆی هەبێتن هەرنا پێگەی کورد لەوێ لاواز بکاتن. ئەوەی عەرەبستانیش ئێستا باس لەوە دەکرێتن کە عەرەبستان لە یەمەندا تووشی کێشەیەکی زۆر گەورە لەگەڵ حوسیەکان هاتووە نەیتوانیوە جێبەجێ بکاتن. باس لە سەفقەیەک دەکرێت کە فڕۆکەی بێفڕۆکەوانی بەیرەقدار دەتوانێت چارەسەرێکی گەورە بێ بۆ ئۆپەراسیۆنەکانی ئەو پەیمانی عەرەبی لە یەمەندا لە بەرامبەردا دەتوانێت کەمێک شوێنپەی سیاسی لە سووریادا بۆ تورکیا فەراهەم بکاتن. ئەمەش ڕێگە خۆشکەرێکە. لە لایەکی تریشەوە ئەوروپیەکان کە ئێستا دووچاری کێشەیەکی گەورە بوونەتەوە لە ڕوبەڕووبوونەوەی ئوکرانیا و رووسیادا ناتوانن ڕۆڵێکی ئەوتۆ بگەڕن. بەڵام لە کۆتاییدا ئەوەش بڵێم کە تورکیا لە لەسەر زەوی دەست بخاتن یا دەستکەوتی زمینی هەبێتن ئەما لە ڕووی سیاسی لە ڕووی گۆڕەپانی سیاسی نێودەوڵەتیەوە بێگومان پاڵپشتێکی گەورەی نێتۆ لە دەست دەدات. دەتوانین بڵێن پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بێگومان ڕوو لە داکشان دەبێت لە حاڵەتێکدا کە دۆخی ئابووری و مادی لە تورکیا دارایی لە تورکیادا کێشەیەکی زۆر گەورەی بۆ دروست بۆ پێ دەچێت لە ماوەی 6 مانگی داهاتوو ئەگەر بێت و ئەم ئۆپەراسیۆنەش ئەنجام بدرێتن لە ئەنجامی ئاپلۆقە و پشتێکردنی وڵاتانی زیاتری جیهان لەوانەیە دۆخی ئابووری تورکیا بەرەو قۆناغێکی خراپتریش بڕوە. باش ئەم هێرشانەی کە تورکیا باسی لێوە دەکات بۆ باکووری سووریا
پێتان وایە هەمان ئامانج و مەبەستی دیاریکراو بێت کە لە سنوورەکانی هەرێمی کوردستانە دەبیندرێت؟ بێگومان ئەزانی ئەم وڵامەی کە ئەمەوێ بیدەمەوە سەرچاوەگرێت لە قسەکەی خودی ئەردۆغان کە باس لەوە دەکات ئەڵێ ئەگەر خیمەیەکی کورد لە ئەفریق دەبێت بێگومانی مە دژینە هەموو کارێکیش دەکەین بۆ ئەوەی بتوانین لە دژی بوەستینەوە. کۆی ئۆپەراسیۆنەکانی سەربازی و سیاسی تورکیاش لە ئاستی لە هەرێمی کوردستانی عێراق و لە سووریاش بێگومان لە دژی لە نێو دوو کەوانەدا کووردە. ئەمە دەمەوێت ڕابگەینم تورکیا و AKP لە ماوەی ڕابردوودا زەربەیەکی زۆر گەورەی پێکەوتووە لەلایەن کورد لە ناو تورکیادا و لە ڕووی مەبەستم سیاسیە کە ئەو هاوپەیمانیەی لە هەڵبژاردننی ڕابردوو لە نێوان جەهەپە و ئی پارتی بە پاڵپشتی هەدەفە توانی لە دوای زیاتر لە 25 ساڵ شارەوانی ئەنقەرە ئیستانبول لە دەستی AKP دەربێنێت. ئەوە ڕووداوێکی زۆر گەورەیە. تورکیا هەست بەو مەترسیە گەورەی کورد دەکات کە ئەگەر کورد لەگەر لایەنێکی ئۆپۆزیسیۆنی ناوخۆی تورکیا بتوانێت هاوپەیمانیەک دروست بکە و مەترسیەکی گەورەیە لە 2023 دەتوانێت کێشەیەکی گەورە بۆ ئەردۆغان و AKP دروست بکە. بۆیە دەیەوێت کێشەکە بە کێشەیەکی ناسیۆنالیستی تورکیوە ببەستێتەوە لە ماوەی داهاتوو بتوانێت کورد لاواز بکات. جا ئەگەر کورد لە قەندیل لاواز بوو بێگومان کورد لە ئەنقەرە و لە ئەستانبۆلیش لاواز دەبێ. بێگومان ئەگەر کورد لاواز مەبەستم ئەگەر بێت و بمانەوەی کورد بە پەکەکە لە قەڵم بدەین بەنسبەت تورکیاوە. ئەگەر دەوێت لاواز بیت لە قەندیل لاواز دەبێت لە ناوخودی تورکیاش لاواز دەبێت. ئەمە پرۆسەیەکی سیاسی و سەربازی پێکەوە بەستراوە. ڕاستەوخۆ پەیوەستە لە کورتمەدا بە هەڵبژاردنەکانی ساڵی 2023 ئەگەر سەرکەوتوش بێ با قۆناغەکانی دوای 2023. بەڕێز عەبدولقادر هەرکی کە توێژەری ئەمنی و استراتیژی بوون ڕاستەوخۆ لە خەباتەوە میوانی من بوون. سپاس بۆ گفتوگۆکانت.